لە قەزای چەمچەماڵ لەلایەن هەردوو نووسینگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین و لقی چەمچەماڵی دەستگای سۆمای چاوان هەفتەیەک بەر لە جەژن موچە و هاوکاری بەسەر 100 منداڵی بێباک و خێزانی کەم دەرامەت دابەش کرا. بسمیلای ڕحمان ڕحیم دیارە ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام لە کاری خێر و کردداری چاکین بە پشتی خوای گەورەوە پاشانیش بە هیمەتی و خێرخوازانەی کەوا کەفالەت و کەوا خێرەکانیان نەگەێنە دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ دیارە ئەمڕۆژ لە پرۆژەیەکی تردا کە مانگی سی و ئێستا 23 ئێمە توانیمان سوپاس بەخوای گەورە کە موچەی 100 مناڵ بە هاوکاری سۆمای چاوان 100 مناڵی بێباوک لە شاری چەمچەماڵە دابینکەین دیارە بێباوکانیش بەشێکن لە ئەم چینی کەوا دوورن لە نازی باوکەوە بۆیە بەخشین جێگای ئەو نازی باوکەی بۆیان گردوێتەوە و لەم جەژنا دڵخۆشیانەکە چی بە جلوبەرگ بێت چی بە پێداویستیەکانی ماڵیان بێ و چی بە پێشخستنی موچەکانیشیان بێ و چی باوەشی کە موچەیشی نەبوو بێ لەمان ئێمە هاوکاریمان بۆ دانا و داواکارین لە خێرخوازان لە ئەوانەی کە لە دەروی وڵاتن لە ناوی وڵاتن ئێمە زیاتر لە 30 مناڵمانەیە کە ئێستا کەفالەت نەکراوە بەدەر لەم 100 مناڵە داواکارین کەوا کەفالەتمان بۆ بکەن و ئێمە سوپاسیانەکەین. منداڵانی نازدار و سودمەندبووان دڵخۆشن بە هاوکارە بەردەوامەکانی دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری کە هەمیشە بە پاڵپشتی خواپێداوان و دەوڵەمەندان وەکو خەڵایەک لە پشتیان وەستاون و خەمخۆری هەمیشە یانن. دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم ڕەهەستان بەدامیکردنی جلوبەرگ و پارە بۆ مناڵی بە باوکان دەستخۆشی لەو خێرخوازەژەکەم کە هاوکاریان ئەکەم ئەمانیش بۆ ئەمەی دابێشەکان یعنی ئەمە پیشەی هەموو ساڵێکیانە هەموو مانگێ ماڵیان ئاوا بێ موچەکەیان بۆمان بڕێتەوە دەستیان خۆش بێ کە بەرە جێژنان و ئیتر ئاوا لە کاتی نزیک بوونەوەی مەکتەباجیلمان بۆ دابینەکان دەستیان خۆش بێ ماڵیان ئاوا بێ خوای گەورە پاداشتە قیامەتیان دێتەوە خوایگەن. سەرەتا سوپاسی خوای گەورەکەم سوپاسی ئەم کاکاناکەم مامۆستا کاک نەجات وەسەر دەستخۆشی لە هەموویانەکەم دەستخۆشی لە خێرخوازانەکەم خوا لێیان ڕازی بێ نمونەیان زۆر بێ خوا پاداشتیان دەدە بۆ هەموو شتێکا و کارەبارن لە خۆشی و ناخۆشیە خوا لێیان ڕازی بێ دەستخۆشییان لێکم سوپاسیانەکەم خوای گەورە نمونەیان زۆر کا لە بەڵاو مصیبەت لایەندا خوای گەورە پاداشتیان دات ئینشەڵڵا خوای گەورە خۆی پاداشتیان نەداتەوە بەهەشت. جگە لە دەستگیرۆیی مادی کۆمەڵی دادگەری خەمی گەورەی پەروەردەی منداڵانی بێباوکشی لە ئەستۆ گرتووە لەو ڕۆژەوە لە چەندین خولی جۆراوجۆر بەشداریان پێدەکرێت. بەناوی خۆی بەخشین و میهرەبان دیارە وەکو دەستگای بەخشینی چەمچەماڵ و بەشی پەروەردەی کۆمەڵی دادگەری لە چەمچەماڵ لەگەڵ ئەو یارمەتیە مادی کە ئەیدێنە کەسوکاری بێباوکان لایەنە پەروەردەکەشمان فەرامۆژ نەکردووە بە جۆرەها خوڵمان بۆیان کردووە و ئاگامان لێیانە لە کوڕان و لە کچیان و هەچ خولێکی پەروەردەی بوو ئاگاداریان کردوێتەوە بەشداریان پێیان کردووە و چاودێریشیان لەوەی کە لە مەکتەبە تاچی ئاسی مەکتەبیان بڕیوە خراپن باشن و لە دۆخی تەندروستیان ئاگاداری و سەردانیشیان دەکەین و ئێمە هەوڵمانداوە بەڕاستی لە کاتی هاوینانە خولێکیان بۆ بکەینەوە پۆلیان بکەین کوڕان بەجیا و کشانی بەجیا و لەگەڵ ئەوەشە کۆمەڵێکمان خولێکشمانە بە ناوی نەوجەوانان بەشێ لەو گەنجانەکەی ناوخورە نەوجەوانانەوە ئیتر دەرزی پەروەردەیان بۆ دانیان قورئانە تەجویدە عەقیدەیە دەرزی تەرفیهیە بردنە دەرەوەیە گەشت پێکردنە بۆ چەمچەماڵ بۆ شۆنە دیارەکان. بەرەو کۆتایی مانگی ڕەمەزان دەچین و لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری سەرگەرمی ئامادەکارین تا هەژار و منداڵانی بێسەرپەرشت ئامادە بن بۆ جەژن و هاوشێوەی سەرجەم هاوڵاتیان بە بوونی پێداویستیەکانی جەژن دڵخۆش بن. ڕێبن محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.